ئەمڕۆ کۆتا قۆناغی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕووداوی لافاوی ساڵی ڕابردوو قەزای چەمسەماڵ بەڕێوە چوو کە تێیدا 187 کێسی سکاڵا و داواکاری بە بڕی 471 ملیۆن دینار هاوکاری کران. ئەمڕۆ کۆتا ڕۆژی دابەشکردنی پرۆسەی هاوکاریەکانی زیان لێکەوتوانی لافاوی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی تەکیە و شۆڕش و ئاغجەلەرە کۆی گشتی ئەو سکاڵا و داواکاریانەی کە ئەمڕۆ پێشکەش کراون و پەسەند کراون لەلایەن کۆمسیۆنی فراگوزاری وژانەوەی چەمچەماڵ و بۆردی چاودێری دابەشکردنی هاوکاریەکان بریتە لە 187 کەیس کۆی گشتی ئەو هاوکاریانەی کە ئەمڕۆ بەسەر زیان لێکەوتوانی ئۆتۆمبیل نیشتەجێبوون بازرگانی و بیناسازی دابەشەکرێ واتە بەس بۆ ئەمڕۆ 471 ملیۆن و 950 هزار دینارە. ئەرک و کارەکانی کۆمسیۆن و بۆردی چاودێری لە قۆناغەکانی داهاتووە هەر بەردەوام بێت کە ئەویش قۆناغی بژانەوەی چەمچەماڵ و ناحیەکانە. ئەندامێکی لیژنەی چاودێری و کۆمسیۆنی فراگوزاری بژانەوەی چەمچەماڵ باسی هەوڵەکانیان دەکات بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و چاودێری وردی پرۆسەکە و چۆنێتی سەرفکردنی ئەو پارەی کە ماوەتەوە لە قۆناغی داهاتوو. بە ناوی خوا دیارە ئەمڕۆ کە دوایین قۆناغی دابەشکردنی پارەی بەسەر زیان لێکەوتوانە دیارە ئەمە لە دوای ئەوەی کە خەڵک سکاڵای کردی ئێمە سکاڵەکانمان وەرگرت ئەوانی کە تۆمار نەکرابوونەوەی کە گرفتێکی هەبوو متەفەڕیقە بوو دیارە ئەم لیژنە بە ئەرکی خۆی زانیوە کە نابێ هیچ کەسێک فەرامۆش بکرێەوە هیچ کەسێک بمێنێ کە زیان لێکەوتوو بێ و قەرەبوو نەکرێتەوە. دیارەمە دوایین هەوڵ بوو ئێمە وەکو لیژنەکە هەوڵماندا هەموو ئەوانەمان وەرگرتووە تۆمارمان کردووە بە شێوەیەکی شەفافانە ڕابڕێەوە ئێمە ئاگداری دینار بە دیناری ئەم پارەین ئەوەی کە بەسەر هاوڵاتیە دابەشکرا و دابەش ئەکرێ و ئەوەیشی کە ئەمێنێتەوە لە داهاتوو بۆ ئەم شارە سەرفەکرێ ئێمە لەسەر ئەم پارەیە بە شێوەیەکی شەفافانە ئاگدارین دینار بە دیناری کە چۆن ڕوا چۆن سەرفەکرێ و ئینشەڵا نایشێڵین بەلایەکا بڕەوە هیچ گومانێکی لەسەرەوە نێت تا ئێستاکە بەلایەکا بڕات. هاوڵاتیان ڕۆڵی لیژنەی چاودێری بەدەست دەنرخێنن و پێیان وایە زۆرینەی ئەندامانی لیژنەکە دڵسۆزانە چاودێری کۆمسیۆنەکە بوون و بۆ گەشتن بە ئامانجەکانی لە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی لافاوەکەی ساڵی ڕابردوو لە چەمچەماڵ کارێکیان کردووە تعویز ناکرێن ئەمە گەر بەس خوا تعویزیان کاتەوە ئینشەڵڵا لەبەرەوەی کارێکی زۆر خێریان کردووە و خەڵکەی ئێرە زۆر هەژار و کەم دەرامەتن خەڵکەکەش خەسارێکی زۆری لێکەوتووە بەعزە دوکان هەیە هیچی بۆ دەرنەچووە ئەمان توانیان بە هاوکاریی زۆری و خەڵکە بکەن بەڕاستی بە شەونخۆنی بە هەوڵێکی زۆر ئەو لیژنەی کە تەشکیل کراوە بۆ چاودێری بەڕاستی هەمووی خەڵکی شارەزا و خەڵکی چاکون هەمووی دۆستی شارەکە و هەمووی خەڵکی خێرخوازن خۆیان هەر خۆشیان ئەو خەڵکانن کە هاوکاری خەڵک و یارمەتی خەڵکەدەن ناسراون لە شارەکە کە کاری چاک و کاری کردەوەی باشەکەن بۆ شارەکە بەڕاستی ئەو کەسانە دڵسۆزی ئەم شارن دڵسۆزی ئەم خەڵکەنیشێکی زۆر جوانە بۆ خەڵکە کردو ئێمە زۆر لیان ڕازین زۆر دەستیان خۆش بێ و خوا پاداشی چاکیان باتەوە ئینشەڵڵا. بە کۆی گشتی زیان لێکەوتوانی نیشتەجێبوون و بینایی بازرگانی ئۆتۆمبیل بە بڕی 6 ملیار و 208 ملیۆن دینار قەرەبوو کراونەتەوە نزیکەی 8 ملیار و 880 ملیۆن دیناریش لە کۆمەک و یارمەتیەکان ماوەتەوە کە بڕیارە بۆ پرۆژەی خزمەتگوزاری لە قەزاکە خەرج بکرێت. ڕەوی محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.